بەپێی بڕیاری ژمارەیەکی ساڵی 2017 وەزارەتی ناوخۆ ئەو ئۆتۆمبیلانەی کە بێ تابلۆن یان بێ سەرەتایین یان ژمارەی ئەوروپیان هەیە و تۆمار نەکراون لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ لە پارێزگاکانی هەرێم ژمارەی هەمیشەییان پێدەدرێت. سەبارەت بە تۆمارکردنی ئەو ئۆتۆمبیلانەی کەوا تاکو ئێستا ژمارەی هەمیشەیان پێ نەدراوە و تۆمار نەکراون لە بەڕێوەبەرایەتیەکانی پارێزگاکانی هەرێم بە سەرجەم زۆرەکانیەوە هەم ئەمانەی کەوا بێ تابلۆنە یان بێ ئەولیاتن هەم ئەوانەی کەوای تابلۆی ئەوروپی یان ژمارەکانی خارجیان هەیە و داخلی هەرێم کراون لە ڕێگەی خاڵە سنوورەکان نەگەڕانێتەوە بە هەر هۆکارێک. ئەو ئۆتۆمبیلانە کەوا تا ئێستا تۆمار نەکراون بڕیاری پێدەرچووە بەو بڕیاری کە ئاماژەم پێکرد بۆ تۆمارکردن و پێدانی ژمارەی هەمیشەیی. قەزای سۆران یەکێکە لەو قەزایانەی زۆرترین ئۆتۆمبیلی بێسەرەتا و ژمارە کاتی لەیە کە ژمارەیان لە سەرووی 5,000ەوەیە و هیچ غەڕامەی هاتوچۆ نانگرێتەوە. ئەمەش وای کردووە زۆرترین کاتگرفت بۆ هاتوچۆ دروست بکەن. هاوڵاتیان سەرەڕای ئەوەی پێیان وایە ئەم بڕیارێکی باشە، بەڵام ئاماژە بۆ دەکەن دەڵێن نرخی بەناوکردنەکە زۆرە و هاوڵاتیانە و بڕیان لە توانادانیا. ئەو بڕیارە دوو لایەنی هەبوو، لایەنی ئیجابی و لایەنی سلبی. لایەنی ئیجابی ئەوە بوو کە خەڵکەکی دیش ئەیتوانی استفادەی لەو سەرپێچەی بکە. چەند کەسانی ڕقەمی هەولێر و ڕقەمەکانی تریان لێ ئەکردەوە تەزیرانە بەس بە حکمیەوەی لە کامێرەی دەرناچوونیان سزا نادران. بەڵام لایەنی سلبیەش ئەوەیە ئەو هەموو ژمارەی سیارەی لە کوردستان هەیە ئەو جادانە تەحملی ئەو سیارەی ناکەن. بخۆشتێکی باشە، بەڵام جێبەجێ بکرێت. ئێستاوا دەبینی بڕارەکە دەرچوە، بەڵام خەڵکەکە بە شێوەیەکی باش پێشوازی نەکرێت چوو لەبەر ئەوەی ئەو پارێکە ئێستا دانرایە لەگەر بژێی خەڵکی ئێستا ناگونجێت. ئەگەر بڕاکەی کەم بکرێتەوە پێمە باشتر دەبێت و خەڵکی پێشوازی باشتری دەکەن. خەڵکێکی زۆر هەیە لەبەر کەم دەرامەتی ئەو سیاران ناکڕێ و خەڵکەش هەیە کە ئەو سیارانەی هەیە لە کامێرەکانی هاتوچۆ ناگەڕێتەوە حساب و کامێرەی هاتوچۆی ناکە. ئەو ئۆتۆمبیلانەی ژمارەی هەمیشەییان پێدەدرێت دەبێت مۆدەلیان لە سەرووی ساڵی 2000ەوە بێت. وارگرتنی بڕی پارەکەش بە پێی جۆری ئۆتۆمبیل و پسنەوە دەگۆڕێت کە لە 400,000ەوە دەست پێ دەکات تاوەکو 2 ملیۆن دینار. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.